بەڕێزان بە خێراتنیە مولایەکتانەکەین ئەم ڕۆێمە وەک بەشێک لە چالاکوان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لەمەڕ ئەو دۆخە مەترسیدارەی لەبارەی ڕەوشی ئازادی ڕادەربڕین و ئازادیەکانی گشتی لە هەرێمی کوردستان هەیە بە دیاریکراویش کەیسی سزادانی 6 ساڵ بۆ 5 چالاکوانانی بادینان گرتبوونەوەی کوی ناڕەزایەتیمان هەیە کە تێیدا دوو بەیاننامە و قسەیەکی بەڕێز حاکم شەخلەتیف دەخوێنرێتەوە. بەیاننامە یەکەممان لەلایەن بەشێک لە ڕێکخراوان و چالاکوانانی کۆمەڵی مەدەنی کە تێیدا هاتووە دەڵێت دوا بە دوای سەختی دژواری ژیان و چەندان گرفتی ئابووری و قەیرانەیەک لە دواییەکەکان لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ئەوەی هاوڵاتی تۆزێک تروسکایی لە دەسەڵاتی کوردیا بینی بێتەوانێ دەسەڵاتی دادوەری و دادگا بووە بۆ ئەوەی بتوانێت مافەکان بۆ خاوەن ماف بگێڕێتەوانێ و سەروەری یاسا بۆ هەمووان وەک یەک جێبەجێ بکات. بەڵام بەداخەوە ئەوەی کە دوێنێ لە هەرێمی کوردستان لەگەڵ ساڵیادی نزیک بوونەوەی حەڤەی شوباتا بینیمان دۆخێکی تەواو مەترسیدارتر و دژوارتری خوڵقان ئەویش بە سزادانی 5 چالاکوان لە پارێزگاکانی دهۆک و بادینان کە تێیدا بە سزادانیان بۆ ماوەی 6 ساڵ کە تەنها بە هۆکاری ئەوەی کە ئەمانە بۆچوونی جیاوازیان هەبووە یاخود لە کاری ڕۆژنامەنووسی کاریان کردووە. بۆیە ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەم دۆخە بە دۆخێکی زۆر مەترسیدار دەزانین و داوا لە هەریەکە لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان بۆ هاریکاری عێراق وینامی دەکەین و هەروەها ڕای گشتی شارەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هەوڵە پۆلیسیە حکومە تۆتالیتاری لە هەرێمی کوردستان هەیە بخەنەکار بۆ ئەوەی بربەستێک بۆ ئەم هەنگاو و نیەتەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش کابینەی نۆ دابنێن تاوەکو چیتر دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان و چالاکوانان لەسەر بۆچوونی ئازادی ڕادەربڕین و لەسەر ئازادیەکان لە زیندان تون نەکات کە دوایینیان مەترسیدارترینیان کەیسی ڕاگیراوان و سزادانی کۆمەڵێک چالاکوان بۆ لە دەفەری بادینان. بۆیە ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ڕووی دەمان لە ڕای گشتی و ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆییەکانە فشارەکانیان چالاکیەکانیان چرتر بکەنەوانێ و بۆ ئەوەی بتوانن بربەستێ لە بەردەم ئەم حکومە پۆلیسی لە هەرێمی کوردستانەیە دابنێن. لە هەمان کاتا ڕووی دەمان لەو هێزولایەنە سیاسیانەیە کە هێزگەلێکی ئیدعا و یاخود بانگەشەی مەدەنیەت و دیموکراسی و کۆمەلگەی مەدەنی دەکەن چیتر لە دەرکردنی بەیاننامەوە دەربچن بچنە قاڵبی بواری پراکتیشی و هەنگاوی ئەمەنی بنێن بۆ دانانی بربەستێک لە بەردەم ئەو گروپە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئاراستەیەکی ناوە کاویش ئاراستەی بە پۆلیسیکردن و بە سەربازیکردنی هەرێمی کوردستان و جێبەجێکردنی بنەماکانی حکومی تۆتالیتاریە. لە کۆتاییە جارێکی تر داواکەین لە هێز و لایەنە دیموکراسی خوازەکان و داوا لە دادگای پێداچوونەوەکەین لە هەرێمی کوردستان ئەم بڕیارەی کە دوێنێ لەلایەن دادگای تاوانەکان لە هەولێر دەرکراوە بەرامبەر بە 5 چالاکوان کە چالاکوانی کۆمەڵی مەدەنی بوون و ڕۆژنامەنووس بوون و تەنها تاوانیان ئەوە بووە کە بۆچوونیان جیاواز بوو لەسەر ئەو دەسەڵاتە سیاسیە تۆتالیتاری هەرێمی کوردستانیان نووسیوە بە بڕیارەکەی دادگایە بچنەوانێ وە دەست بەجێ بڕیاری ئازادکردن بۆ هەر 5 ژیراوەکەی دەفەری بادینان دەربکەن. جارێکی تر زۆر سپاس. ئێستا بەیاننامەی دووەمان هەیە لەلایەن ڕێکخراوی CPT ئاشتی مەسیحی کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە تایبەت بە مافی مرۆڤ بۆ خۆشیان دوێنێ لە دادگاییەکە حزوریان هەبووە لەلایەن بەڕێز کاک ئامەران عوسمانەوە دەخوێنرێتەوە با بفەرمێ. بەیاننامەی تیمی کوردستانی عێراقی CPT بەیاننامەی تیمی کوردستانی عێراقی CPT سەبارەت بە سزادانی چالاکوانان و ڕۆژنامەوانانی سربەخۆی بادینان دوێنێ ڕۆژی 16 شوباتی 2021 لە دوای 2 ڕۆژ لە بەڕێوەچوونی پرۆسەی دادگاییکردن لە یەکێک لە دادگاکانی هەولێر شێروانی و ڕۆژنامەوانانی سربەخۆ ئەیازکەرەم و گودار زێباری و هەروەها چالاکانی مەدەنی بواری مافەکانی مرۆڤ شڤان سەعید و هاریوان عیسا بە 6 ساڵ زیندانیکردن سزادران بە بیانووی هەوڵدان و ئامادەکاری بۆ ڕێخستنی چالاکی توندوتیژی دژ بە دەوڵەت. ئێمە وەک ڕێکخراوی CPT لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو ئامادەبوونمان لە ناو هۆڵی دادگا تێبینیمان کرد. ئەو بەڵگانەی کە پێشکەش بە دادگا کران بریتی بوون لە چەند گفتوگویەکی کەسی کە دەتوانرێت خوێندنەوەی جیاجای بۆ بکرێت.
و هەروەها کۆمەڵە گوێنە کە بۆ کاری ڕۆژنامەوانی بەکار بردرا بوون. لە هەمان کاتدا گفتوگۆکانیان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سەبارەت بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانی عێراقدا وەک بەڵگەی تاوان ئاماژەیان پێدرا بوو. لە کاتی پشوێکی کورتی دادگایکردنەکەدا شێروان کە لەگەڵ 4 زیندانی تری بادیناندا لە ناو قەفەسی هۆڵی دادگادا بوو بەو ئەندامانەی تیمی CPT ڕاگەیان کە لە ناو دادگادا ئامادەیان هەبوو کە ناوبراو ئەشکەنجە و ئازار دراوە. هەروەها شێروان داوای لە CPT کرد کە پەیامێکی ناوبراو بۆ ڕای گشتی بخەنە ڕوو. شێروان لە پەیامەکەیدا گوتی چالاکانی کۆمەڵگەی مەدەنی بەیەکگرتووی بمێننەوە و ئەوەی کە لە توانایاندا بیکەن بۆ فشارخستنە سەر حکوومەتی هەرێم بە مەبەستی جێڕانەوەی دادپەروەری بۆ زیندانیانی بادینان. لە کۆتایی دادگایکردنەکەدا شێروان بە دەنگێکی بەرز گوتی لایەنە سیاسیە دەسەڵاتدارەکانی حکوومەتی هەرێم دادوەر و دادگا و دەسەڵاتی دادوەری بەکاردێنن بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا. بەرئەنجامی چاودێریکردنی پرۆسەی دادگاییەکە لەلایەن CPT و ڕێکخراوەکانی تری مافی مرۆڤ قسەکانی شێروانی پشتڕاست دەکەنەوە. پارێزەرانی ئەنجومەنی ئاسایش هیچ بەڵگەیەکی ڕاستەوخۆ بڕواپێنەریان پێشکەش نەکرد کە تۆمەتەکانیان بۆ چالاکوانان و ڕۆژنامەوانانی بادینان بسەلمێنێت. لەگەڵ ئەوەشدا بە تاوان هەژمارکردنی پەیوەندی بەستن بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئازادی و مافە مەدەنیەکان دەستوەردانی سیاسیە بۆ کپکردنی دەست پێشخەرێ مەدەنیەکانی مافی مرۆڤ کە تێیدا پەیوەندیکردن لەگەڵ دەستگاکانی مافی مرۆڤ وەک لێدان لە ئاسایش و یەکێتی دەوڵەت پێناسە دەکرێت. ئەندامانی تیمی CPT بە قوڵینی گەرانی خۆیان دەردەبڕن سەبارەت بەم پرۆسەیە کە تێیدا مافە مەدەنی و سەرەتایەکان بە ئامانج دەگیرێن و دەبنە هۆی تێکدانی ژیانی ئەوانەی کە ڕاستیەکان ئاشکرا دەکەن و بەڕووی تونند و تیژیدا دەوەستنەوە. ئێمە هیوای سەلامەتی و پارێزراوی بۆ ڕۆژنامەوانان و چالاکانی بادینان و خێزانەکانیان دەخوازین و پێمان وایە بەم بڕیارە نادادپەروەرانەیەی دوێنەی دادگا ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بۆ 10 ساڵ دەچێتە دواوە. وەک ڕێکخراوێکی نێودەوڵەتی بواری مافەکانی مرۆڤ تیمی کوردستانی عێراقی CPT بانگەواز لە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوە ناحکومیەکان دەکات کە لە دژی ئەو بڕیارە نادادپەروەریە هەڵوێز وەربگرن و بۆ دڵنیابوونەوە لە سەروەری و سربەخۆیی یاسا لە کاتی پێداچنەوەی بڕیارەکەی دادگا. تیمی کوردستانی عێراقی CPT. ئێستاش بەرنامەی ئەنجومەنی فشارە خوێنینەوە هاوڕێ. بەرنامە مای ئەنجومەنی فشار. وەرە پێشەوە لە ئەنجومەنی فشارەوە بۆ ڕای گشتینەتەوە یەکگرتوەکان نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان و عێراق پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق ڕێکخراوە نێودەوڵەتی نێوخۆیەکان داگیرکردن لە مافی مرۆڤ دەمانێت ڕاستەوخۆ ئەوەتان پێ بڵێن کە چالاکانی مەدەنی و سیاسی و مامۆستایان و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان و سەرجەم ئازادیخوازان لە کوردستان ژیانیان لە مەترسیدا و لە ژێر هەڕەشەی تیرۆرکردن و ئەرتکردنی ناموس و کەسایەتیدا. دەسەڵاتدارانی ئەم هەرێمە هەروەها وەک چۆن چەندین گەنجان شەهید کرد لە زاخۆوە هەتاوەکو خانەقین بە شێوازێکی زۆر درڕندانە لەسەر داواکردنی ماف و ئازادی. بەڕێزان تاکە ڕێگە و پەناگەی ئێمە خەباتی مەدەنی و نووسین و شەقام و دادگا بوو لێەوە داوای مافەکانمان بکەیت و بەدەستی بێنین. بەڵام بەداخەوە شارەکانیان کردو بە ساربازگەیەکی شاراوە و شەقامیان لە ئازادی خوازان حرام کردووە و نووسین و دەربڕینی ڕای ئازاد بەکردەوەی تیرۆریستی ناوزەت دەکەن و دادگاکانیش بوون بە داردەستی حیزب لە نێو حیزبیشدا بوون بە موڵکی بنەماڵە خۆسەپێنەکان. وەک بینیمان دوێنێ 16 لە دادگاییەکی بەناو بەرنامە بەداڕێژراودا پڕ لە سیناریۆ بێ هیچ بەڵگەیەک کۆمەڵێک لە ئازادی خوازانی بادینانیان بە 6 ساڵ زیندانی حکم دران
تەنها لەبەر ئەوەی داوای مافی خوراوی و هاونیشتیمانیان کردبوو و پۆلێکی کەش لە ئازادی خوازان هەمان چارە نووسیان لەوانە خراپتر بێت باشتر نابێت. وەک ئەنجومەنی فشار داواتان لێ دەکەین بە زووترین بە زووی فشار لەسەر دەسەڵاتدارانی هەرێم دروست بکەن بۆ هەڵوەشاندنەوەی ئەم سزا نادادگەریە و ئازادکردنی سەرجەم زیندانیانی ماف و ئازادی و هۆشداری دەدەینێت دەسەڵاتدارانی هەرێم لە ئەگەری بەردەوامبوونیان لەسەر مرهڵی و ستەمی خۆسەپاندن و خراپی ئیدارەدان و گەندەڵەکانیان ئەوا شەقامیان لێ دەکەین بە دۆزەخ. ئەنجومەنی فشار.